بەشێک لە کەسوکاری قوربانیان و شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە بەشداریان کرد لە یادکردنەوە و تێپەڕبوونی 30 ساڵ بەسەر شەهیدبوونی ئازیزەکانیان بە چاوی پڕ لە فرمێسکەوە بەشێکیشیان هێشتا چاوەڕێی گەڕانەوەی مناڵەون بۆکانیان دەکەن. دوای 30 ساڵ هیچ کە مناڵمان ون بووە ئێستا من نەفسی خۆم 2 مناڵم وونە سیانیشم شەهیدە هەتا ئێستا هیچیان نەکرد کە دوای 30 ساڵ تا مناڵەکانم بتوانم تا حەدە بیان ناسمەوە هیچیان نەکرد کە بیان دۆزمەوە. هەڵەبجە ئازارێکە بەجەستی کەسوکاری قوربانیانی کیمیاباران وەک خۆیان دەڵێن هەموو ساڵێک لەم کاتەدا یادگاری شەهید و کەسوکارەکانیان نیگەرانیان دەکات و بە ماتەم و گریان یادەکە دەکەنەوە. هەروەها نیگەرانیەکانیشان دیسانەوە ئاڕاستەی حکوومەت دەکەن و ڕای دەگەێنن بەپی پێویست ئاور لە کەسوکاری شەهیدان و بریندارانی هەڵەبجە نەدراوەتەوە و سیمای خزمەتکردن و پێشکەوتنیش بە شارەکەەوە نابینرێت. خوشک و دوو خوشکەزانم شەهید بوو ئەرێ وڵی سوێمانە بێت وزانانی ئەو دەقەیە کە ڕامان کرد ئەرێ وڵا ئەڵا برینمان کولێنەوە هیچیشمان بۆ ناکەن وەڕە نەوەڵا نەکراوە نیگەر کەلاوە خزمەتی چ کرا و کاکە نەوەڵا خزمەت ناکرێت یان تاوە قەسر و قسووری خوان سەر هەڵەبجان ناپەرچێ باوانە داواکاری موچە ئەو مناڵانە هی ماڵی باوکم بەس هەمووی ئەوم براوەمە جیا بوو موچە هەموویان بڕاوەمە 8 ساڵ بەسی باوکم وەرەگرنەویش هەموو ساڵێ هەموو مانگێنەوە تەزارمان لێ سێنەوە. هەڵەبجەیەکان و کەسوکاری قوربانیان ساڵانە لە 16ی سێدا گوێبیستی دەیان بەڵێنی بێکرداری بەرپرس و کاربەدەستانی حکوومەت دەبن و لە دوای ئەو بەروارەشەوە بەڵێنەکان جێبەجێ ناکرێن و شارەکە و کەسوکاری قوربانیان فەرامۆش دەکرێن. هاوکات تەندروستی بریندارانیش تادێت خراپتر دەبێت. داواکاری خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەهیدانیش لە مەڕاستیمەکەدا ئەوە بوو باشترکردنی ژیانی کەسوکاری شەهیدان و ئاوردانەوە لە بەرکەوتوان و بریندارانی چەکی کیمیایی و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بە هەڵەبجە چونکە تا ئێستاش سیمای وێرانەیی بە شارەکەەوە دیارە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.